لە کاتژمێر 12 ڕۆژی پێنجشەممەوە کامێرەکانی چاودێری تیژڕەوی ئۆتۆمبیل کەوتنە کار. کامێرەکان لەسەر ڕێگاکانی ڕەبجە تا عەربەت و سەی سادەق تا پێنجوێن خێرایی ئۆتۆمبیل زیاد لەو خێرایی بووی دیاریکراوە بەسەر پێچی تۆمار دەکات. وەڵا هەموو جێبەجێکردنی یاسایەک ئەڵبەتە لە بەرژەوەندی هاوڵاتیە. ئەو یاسایش کە دانراوە ئەو کامێرایان کە دانراوە لە بەرژەوەندی خۆمانە. کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ، بەڵام بەداخەوە ئێمە کە لە بەپێی یاسا ئەڕۆین و بەپێی پوینت و پوینتەکە ئەڕۆین ئەو سەرەتانی بێسەرەت ئەو سیارانی بێسەرەتان بە خێراتی ئێپەڕن نە ئەوان ئەگرێ ئەوانش زیاتر ئەبنە هۆی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. بەرەوە گرنگە کارێ بکرێ کە تیژڕەوی ئەوانش تۆمار بکات. خێرایی ڕێگاکان تا پارێزگای سلێمانی تەنیا 100 کیلۆمەترە بۆ کاتژمێرێک. خێرایی ڕێگاکان تا پارێزگای سلێمانی تەنیا 100 کیلۆمەترە بۆ کاتژمێرێک. شۆفێرێک دەڵێت کامێرەکان لە بەرژەوەندی شۆفێرە و پێویستە ئۆتۆمبیلە بێسەرەتەکانیش تۆمار بکات. دانانی ئەو کامێرانە بۆ سەلامەتی هاوڵاتیانە. بەڵام وەڵاهی ئەگەر بە من بێت حەز ئەەکەم کامێرەیەک دابندێت تەنانەت لە ناو بازاڕی شاتیژڕەوی بگرێ، ماتۆر بگرێ، سیارەی بێ سەرەتا بگرێ، هەموو جۆرە ئۆتۆمبیلێک بگرێن، نەک بۆ هەندێکی بگیرێ بۆ هەندێکی وەک بەسی بانان بۆی دەرچێ. ئەگەر ئەوە بکرێت لە مەسلحەتی هاونیشتمانیانە، لە مەسلحەتی هاوڵاتیانە. بێشک کاریگەری ئەبێت. ئێو کاریگەری زۆرانە ڕۆدەن لەسەر ئەنجامی چیا ڕۆدا لە ساانەوە و لە ئەنجامی تیژڕەویان ڕۆدا. بەڵام ئەگەر ئەوانە دابنرێن تیژڕەویەکان کەمە بنەوە کە کەم بوونەوە ڕوودا و کەمترە بێتەوە. ئەو کاتە زیانی مرۆیشمان کەمتر بێ و زیانی مادیشمان کەمترە بێتەوە. بەپێی زانیاریەکان کامێرەکان بەپێی سیستەمی خاڵ بۆ خاڵ کار دەکەن و تیژڕەوی ئۆتۆمبیلە بێسەرەتەکانیش تۆمار دەکەن. بە جۆرێک شۆفێر ناچارە ئەو خێرایی لە سەرەتا بۆ کۆتایی هەموو ڕێگاکە بووی دیاریکراوە ڕەچاوی بکات و کاتی گەیشتنی بە کۆتایی ڕێگاکە لەو کاتە تێپەڕ نەکات کە بووی دیاریکراوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.